هەروەکەممان ئاگدارین ینی مەسلەی دوای ڕوخانی ڕژێمی بەعس کە مۆدلی مرکزی عسکەری قەومی کۆتایی پێدێت ئەو مۆدلەی کە بە ناوی نظامی سیاسیەوە خۆی تعریفەکات هەرچەنە ئەگەر بەپێی تعریفی دەستوری وەری بگرین ئەسڵ ئەوەیە کە نظامێکی سیاسی پەرلەمانی فدرالی کۆماری دیموکرات بێ بەڵام ئەوەی کە لە ئەرسەر ئەرزی واقع ئەیبینین نظامێکی سیاسی عقایدی مەسەبی تەقلیدی محاسسیە ینی پشک پشکێنێ ئەم سیستمە لە ماوەی 17 ساڵی ڕابردووی تەمەنی خۆیان شکستی خۆی سلمانووە بە حکمی کۆی ئەو قەیرانە سیاسی و کۆمەڵایەتی و کللتوری و ئابووری و فەرهەنگیانەی کە لە عێراقا لە ماوەی ئەم حەفە ساڵەیە چنراوەتەوە وەکو بەرهەمی ئەم دەسەڵاتە سیاسیە لە دەوڵەتی ناوەندە وازحاوە باشترین بەڵگەش خۆپیشاندانەکانی تشرینە. لە دوای سەروبەندی ئەو هەڵبژاردننی ئەخێری ساڵی 2021 کە ئەنجام درا با بڵین ڕێژەی نوێنەرایەتی هێز ویلایەنە سیاسیەکان گۆڕانکاری زۆری بەسەراهاو ئەوەی کە پێشتر خاوەندارەتی بۆ 70 کورسیە کرد ئەمجارە زۆر لەوە کەمتری بەرکەوتووە وەرحاصل هێزی تازە سەرکەوتۆ بۆ نمونێسا لەم ئەخیرەی کتلەکانە کە بەشداری پرۆسی نوێنەرایەتی لە عێراقا کتلی سەربەخۆکان ڕێژەی کورسیەکانیان گەیشتوتە 41 کورسی و کتلەی ڕەوتی سەدری گەیشتوتە 73 کورسی بۆ ژمارەی جیاوازتریش و ڕێژەی کورسیەکانی حیزبی داوا و دەولەی قانون و ئەمانە گۆڕانکاری بەسەرا هاتووە هەموو ئەمانە دەرخەری ئەو ڕاستیەن کە ئەم مۆدێلە لە کاری سیاسی و حکومڕانی لە عێراقا حتا بەوەشەوە کە بە ناوی پرۆژەی هەڵبەشی نیشتیمانی عراقی فێدرال ناو ئەبرێ و وە کورتایە بەشێکە هێز ویلایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستان باشوور ئەوەی کە جێگەی نیگەرانیە بە جۆرێک لە جۆرەکان ئەم هێز ویلایەنە سیاسیانش بەشێک بوون لەو مۆدێلە سیاسیە پشکێنەیە و هەر یەکەیان بە ئەندازەی وجودی خۆی قورسایی خۆی لەو مۆدلەیە پشکی خۆی بردووە امتیازاتی محاسسی خۆی بردووە و ئیتر بە شوێنێک گەیشتووە کە بۆ نمونە نەتوانیوێتی هیچ شتێک لەو ئەساسیاتە دەستورانی کە پێویستە بۆ ڕەوایەتی دان و خاوەندارەتیکردن لە پرسی کورجە بچی بکە بۆ نمونە تاکو ئێستا ئەم فراکسیۆنە کوردستانیانەی کە بەشدارن هیچ دەستپێشخەرێکیان نییە بۆ مەسلەی پێدامەزاندنی ئەنجومەنی فدرالی سەر بە پەرلەمانی عێراق چکە سیستمەکە سیستمی دوو ئەنجومەنیە ئەنجومەنی نوێنێران و ئەنجومەنی فدرالی هیچ کە لەو کێشانەی تر ئەوەیە کە تاکو ئێستا بە هەڵپەسێراوی لە 2012 تاکو ئێستا لە بینی منجڕی بینی حکوومەتی ناوەند و حکوومەتی هەرێمە هەیە سەبارەت بە مەسلەی یاسای نەوت و غازە سەبارەت بە مەسلەی دەسەڵاتە فدرالیەکان و دەسەڵاتەکانی هەرێمە سەبارەت مەسلەی دیاریکردنی ئەرک و تایبەتمەندەکانی ئەم دەسەڵاتانەیە ئەمانە هیچی یەکلایی نەکراونەتەوە ئەمەش ئەو حقیقەتە ئەسەلمێنێت کە بەشدارێکە تەنها لە چوارچەوەی پشکپشێنە و ئیمتیازاتی حیزبی و سیاسی و حتا عائیلی و شخصی ئاسوڕاوەتەوە بۆیە چونکە ناکرێتەوە ئەگەر کارنامەی سیاسی تەبێت و لە ئەجندا و لە هەکبەتە ئیشی جددی و استراتیژی هەبێت ناکرێتەوە مەسەلەن لە ماوەی ئەوەنە ساڵی ڕابردووە هیچ بەرهەمێکت نەبوو بێت ینی لە دوای کۆتایی هاتنی حەقبەی بریمەر لە عێراقا و ئەو نیزامە سیاسی کە تێتە سەر حکوم ینی پشی هەر ئەساسی لەسەر بنەمای ڕێکەوتنێک تەوافقێکی استراتیژی ئەمریکی ئێرانی ڕێکخراوە و ئەم تەوافقە لە کۆی نیزامە سیاسیەکە نیوەزایدیەکی وەکو پشتی شیعە دیاری کردووە ینی ئەمە نەوەک لە زاڵبوونی مەزەبێتە بەسەر ئەم فۆرمە لە نیزامی سیاسیە و ئەمە هەر کاتێک ناکۆچیەکانی نێوان ئێران و ئەمریکا لە تۆخبوونەوەیە بوو بێت ڕنگدانەوەی لەسەر ئەم سیستمە سیاسی هەبوو لە عێراقا و لە دوای ئاخرین هەڵبژاردننیش و دوای تێپەڕینی هەموو ئەوادە دەستوریانی کە عیلاقەی بە مەسلەی پێکێنانی کابینەی وزاری و تەشیکردنی حکوومەتی تازە و بەخشینی متمانەوە هەبوو و هەڵبژاردننی سەر و کۆمار و سەرۆکی ئەنجومەنی وەزیرانەوە هەبوو و دوای ئەوەی کە هێز هیچ هێز ویلایەنێک بەپێی ئەو نیسابەتانەی کە لەسەر ئەساسی یاسای پەرلەمان و پەیڕەوی ناخۆی پەرلەمانی شەیە و لەسەر ئەساسی ئەو تەفسیراتە دەستوریانەش کە بەلای حە تەقدیم کرا بۆ محکەمەی ئیتیحادی هەموو ئەمانە ینی با بڵێن پابندبوون بەو نیسابانە کە مەفروز بوو ڕێزی لێ بگیرێت وەکو کاری نوێنەرایەتی
وەکو پێویست هیچ نەتیجەیەکی نەیە بەدەسەوە بۆ لە بەرامبەرە نەموزەجی لوبنانی کە یەک لە سەسی پەخەری PLN گواسترایەوە بنەو ململانەکانی ئەنجومەنی نوێنەران ئەمە ژوای کرد کە هەموو تەوقیتاتە دەستوورەکان تێ بپەڕن و هیچ نەتیجەیەکیش نەبێت لەبارەی بەخشینی متمانە بە کەسێکی دیاریکراو بۆ سەرۆکۆمار و یاخود بەخشینی متمانە بە کەسێکی دیاریکراو بۆ سەرۆکی ئەنجومەنی وەزیران و دیاریکردنی وادەیە کە ماوەی 30 ڕۆژە بۆ پێگەنانی کابینەی وزاری هەموو ئەم کاتانە تێپەڕین و دوای ئەوە کە ئەم کاتانە تێپەڕین قۆناغێک لە مبادراتی سیاسی دەستی پێکرد لە بینی هێز و کتلە نیابەکانی کە بەشدارن لە کاری نوێنەرایەتی عێراقا بۆ ئەوەی کە بگەنە نەتیجەیەک لە ڕێی تەوقیتاتی مبادراتی سیاسیەوە ئەمە ژوادەیەکی زۆری خایان و هیچی لە سەوز نەبوو آخر جار ململانەکانی نێوان تیاری سەدری و ئیتاری تەنسیقی بە ئەندازەیەک تۆخبەوە کە ئیتاری بابلین تیاری سەدری حتا بە پشت بە و تەحالوفە سیاسی کە لەگەڵ عەزم و تەقەدومە هەیبوو و دوجار کتلەی ئینقازی وەتەنیان لێ پێکێنا بە بەشداری پارتیشەوە لەگەڵیانە دەستیان بر بۆ ئەوەی کە جۆرێک لە پەکخستنی کاری نوێنەرایەتی دروست بکەن تعتیلی نیابی و لەسەر ئەزمەی نیابی ئیشیان کرد و تەزیمی نیابی تۆخ بۆ بە ئەندازەیە کە تاکو ئێستاشی لەگەڵا بێت هیچی لە سەوزنە بۆ جگە لە پەخستنی کاری نوێنەرایەتی نەبێت ئەمە وای کرد کە تەنانەت دەسەڵاتەکان و ڕەوایەتی سەرۆکایەتی پەرلەمانیش بخاتە ژێر پرسیارەوە و ئێستا ئەوەی کە هەیە لە دوای ئەو قۆناغا کە ینی قۆناغی تەوابوونی قۆناغی تەوقیتاتە دەستوورەکان قۆناغی مابلێن وادەی مبادراتی سیاسی کرد لە نیابیەکان و ئێستاش کە ئەو ململانەیە کە بە ململانەی تەزیمی نیابی ناو ئەبرێدە و قۆناغا ئەویش تێپەڕیوە ئێمە کۆی دۆخەکە لەبارەی پێگەنانی حکومەت و سەرۆکۆمار و سەرۆکی ئەنجومەنی وەزیران و تەشکیلکردنی کابینەی وزاری دۆخەکە گەیشتۆ بە فەراغێک ئەم فەراغە فەراغێکی سیاسی مەترسیدارە عێراقی لە بەردەم سێ بژاردەیەدانەوە یا ئەوە تا وسایی دەولی و ئرادەیەکی سیاسی نێودەوڵەتی دێتە ناو مۆزوعەکەەوە و نەوەک لە سیاستێکی تەشکیلکردنی حکوومەتی فیدرالی فەرزەکە بەسەر کۆی هێزولایەنە سیاسەکانە یاخود ئەوە تا دۆخەکە ئەبا بەرەو ئەوەی کە ئێستا کە باس لە مەسلەی مؤتەمەری کۆنگری گفتوگۆی نیشتیمانی ئەکرێت من پێم وایە ئەگەر ئەمە ببێت ڕەنگە بربنەمای میساقێکی وەتەنی و میساقێکی شەرەفی وەتەنی ئەگەر هێز و لایەنە سیاسەکان بکەونە ئاستێکەوە کە ئەم دۆخی فەراغەتێ بپەڕێنن چاوەڕوان کراوەت حکوومەتێکی کاتی بچکۆلەی لێ پێک بێت کە ژمارەی وەزیرەکانی لە 5 وەزیر تێپەڕ نەکا بە سەرۆک وەزیرانیشەوە و ئەم حکوومەتە کاتێ و چەند مانگێ بڕ بکات وە تەنها ئەرکەکەی بریتی بێ لە کاربڕێکردنی کارە ئەساسیەکانی دەوڵەت و لەگەڵی شاکۆبوونەوەیەک بکات بۆ یەکلاییکردنەوەی پابندبوونی بە پرۆسی هەڵۆشانەوەی پەرلەمان و ڕاگەیاندنی و لە هەمان کاتیشە دیاریکردنی وادەی هەڵبژاردننی پێشوەخت بۆ عێراق ئەمە ئەگەری دووەمە بەڵێ ئەمە ئەگەری دووەم ئەم کە زیاتر تایە مەسلەی ئەگەری دووبارەکردنەوەی هەڵبژاردن زاڵە ئەگەری سێمیژەوەیە کە تۆ ئیتر پەنا بەچەک بگریت بۆ یەکلایکردنەوە و هێزی زاڵ کێبێ ئەو وجود بالقوەی کە پێیابێ بوون بەهێز بۆ کام هێزی سیاسی ئەگەڕێتەوە خۆی فەرز بکات و ئەمە پێڵەن ینی با بڵێن پەناگرتن بەچەک احتیکامی لە سیلاح ئەمە بۆ خۆی مشکلەیە چونکە عێراق چاوەڕوان کراوە بەرەو جەنگێکی ناوخۆی ئەهلی بەرێ و ئەمە مەترسیدارە چونکە زۆربەی زۆری هێزولایەنە سیاسی عراقیەکانی بەشدار لە حکوومەتی عراقیە هەمووی میلیشای چەگاریان هەیە و لە چوارچێوەی هێز و سوپای نظامی عراقیە بە تەواوەتی ڕێک نەخراون حتا ئەگە تۆ سەیری مەسەلەی پێکاتی حەژی شابی بکەیت کە لە ئەساسەوانەیە ئامانج لێی بۆ ڕوبەڕووبوونەوەی ترۆر بووە ئەو ترۆرێکی یەخێ بە عێراق گرتە بوو و پانتایەکی زۆری یەک لە سەسەی خاچی عراقی داگیر کردبوو بە کۆمەڵی پارێزگاوە ئەمێزە سەرباقی ئەو هەڵوێستە نیشتیمانی کە هەیەی لەناو خۆشیان تێگەینەوە ئەک لە تەقسیماتی هەیە بەسەر پێکاتە سیاسەکانە ینی فەیلەقی بەدر سەر بە ڕوتێکی دیاریکراوە سەرایە سەلام سەر بە ڕوتێکی تری دیاریکراوە ئەمانش بۆ خۆی ئەنیمەترسیەوە هەیە تەنانەت ئەو هێزانەی کە هەل لە پێکاتەشانە لە ئەساسەوە یەکن ئەمانەش لەناو خۆیان بدەن بەیەکە بۆیە ئەمە بەڵێ ئەمە مەترسیدارە و چاوەڕوانکراوە شەڕی
ماڵی شیعی لێ بکەوێتەوە شەڕی سونە و شیعی لێ بکەوێتەوە حتا شەڕی کوردی کوردیشی لێ بکەوێتەوە بۆ لە بەرەوەی یەکێ لە مشکلە ئاساسیەکانی ژەوەیە لەناو ئەو فەراغە سیاسیە و لەناو ئەو تۆخبوونەوەی ململانیانەیە ئەوەی کە جێگەی داخە ئەوەی کە جێگەی نیگەرانیە کۆی فراکسیۆنە کوردستانەکانی بەشداربوون لە کاری نوێنەرایەتی حکوومەتی فدرالە هەتاکو ئەم دقەیە نەخۆیان گەیشتوونەتە کۆدەنگیەک و کارنا ڕێخستنی کارنامەیەکی هاوبەش و پرۆژەیەکی هاوبەش بۆ بەشداریکردن لە حکوومەتی فدرال وانە کارنامەیەکی سیاسی وازحیشان هەیە تا بزانین بای ئەوە ینی ئەرزشی هەبێ کە هێز و لایەنە سیاسەکانی دیک خەب خەنە بەردەم بەرپرسیارەتیەکە وەلانی کەم بۆ کۆبوونەوە لە دەوری نییە ینی مثل من تێناگەم مەسەرەن بۆچی ئەبێ ململانێ لەسەر کاندیدی پۆستی سەرۆکۆمار ئەوەندە مانگ بخایێنێ لە بینی ئەم دوو هێزەیە ئەمە یەک دووەمیان بۆچی ئەبێ ینی ئەم مۆدلە کە تۆ ئەزانی مۆدلێکی شکست خواردووە و شەقامی عراقی بەعام بە زۆربەی زۆری هێز و لایەنە سیاسەکانی دیکەوە کە لێ نیگەرانن تۆ بۆچی ئەبێ متەمەسک بی بەمانەوەی و داکۆچیکردن لێ لە کاتێکە کە تۆ ئەزانین لە ماوەی 7 ساڵی ڕابردووە زۆرێک لە مەشاکری هەرێم و نێوان هەرێم و بەغا هەبووە ئەم هیچ هێزێکی سیاسی لەوێ نەبووە بتوانێت چارەسەریکا لەگەڵمانە تۆ بۆ داوەری لەمانەوەی جۆرێک لەم ئیرادە سیاسی ئەکەی لە حکوومەتی فدرالە بۆ نای دەست پێشخەری بکەی بۆ ئەوەی کە لە کارنامەی سیاسەتەکە تا ئەولەوێت بێ بە پشتیوانیکردن لەو هێزەی کە نوێنەرایەتی ڕاستەقینە ئەکات بۆ ممارەسەکردنێکی سیاسی ڕاستەقینە لە عێراقا بۆ دوجار مووقیفێکی ینی هەڵوێستێکی ڕوون و ڕاشکاوی هەیە سەبارەت بە چارەسەرکردنی کێشەکانی نێوان هەرێم و بەغا سەبارەت بە ڕێخستنەوەی یاسای نەوت و غاز سەبارەت بە دیاریکردنی اختصاسات و سەلاحیەتە فدرالەکانی هەرێم و حکوومەتی ناوان و هەموو ئەمانە ینی تۆ کۆمەڵێک کێشە و گرفت و مەشاکری سیادیشت هەیە حتا لە بەرامبەر بێدەنگی ئەم نظامە سیاسی ئێستا سەبارەت بە هەموو خروقاتە دەستوریان و سیادیانەی کە ئەکرێت لە بەرامبەر هەرێمی کوردستانە کە تۆ هیچی لێ نەچنیوەتوانێ بۆچی داوەری لەم جۆرە لە هینەکەی لەم مدێرە لە کاری سیاسیەکەی جوڵەی سەدر ینی ڕوتی سەدر با بڵێن ئەوەی کە پەیوەندی بە بڕیار و هەنگاوەکانی بەڕێز متەدا سەدرەوە هەبێت ئەوەندەی من خوێندنەوەی بۆ ئەەکەم ینی ئەو زیاتر چاوی لەسەر تەوزیفکردنی وجودە سیاسەکەیە بۆ یەکلاییکردنەوەی ئینتیمایەکی مەزەبی ڕەنگە ئەوەندەی کە یەکلاییکردنەوەی خاوەندارەتی بۆ مەرجەعەتی شیعە بەلایەوە مەطلبێکی مهم بێت ئەوەندە خاوەندارەتیکردنی بۆ 7 کورسی پەرلەمانی بەلایەوە مەمسلەیەک نەبێت ینی استراتیژی ئیشکردنی ئەو دیارە هەرچەنە لەسەر ئەرزی واقع خاوەنی نفوزێکی جەماوەری بەهێزە لەسەر ئاستی شەقامی عراقی و نفوزی سیاسی و ینی کۆمەلگای سیاسی عراقی بەڵام ئەم هێزە ینی جگەلەوەی کە خۆی لە ڕابردووە بەشێکە لەو مۆدلە سیاسی محاسەسێ شکست خواردووە لە هەمان کاتیشا ینی ئەوەی کە باسی ئەکات مەسەنەن نەخۆر هەڵاتیم و نەخۆر ئاواییم ینی ئەو مۆدلەمان بۆ بەیان ناکات کە ئەوێ ئیشە سەر دامەزاندنی بکاوەکو نظامێکی سیاسی عراقی لە کاتێکە ئەمە ڕاستەوخۆ بەریەکەوتنیشی هەیە لەگەڵ ئەساسیاتێکی دەستوری بۆ پێناسەکردنی نظامی سیاسی لە عێراق ینی تعریفی نظامی سیاسی و پابندبوون پێوەی بە وجودی ئەو نظامەوە پابندبوونێکی دەستوریە لە دەستورە ڕوون ڕاشکاوانە باسەوە کراوە کە نظامی سیاسی لە عێراقا پێویستە نظامێکی فدرالی پەرلەمانی کۆماری دیموکراتی بێ ئێتۆ لە دەرەوەی ئەمە ئەگەر تۆ ئیش لەسەر دامەزاندنی دەوڵەتێکی مرکزی عقایدی قومی بکەی ئەمە مشکلەیە ئەمە تەبابوون نایەتیانی تەبار نایەتەوە لەگەڵ ئەو مەبادی ئەدەستوریانەی کە عیلاقەی بە ناساندنی نظامی سیاسی وڵاتەکەەوە هەیە وەلا هەمان کاتیشا جوڵەکان زیاتر پەیوەندی بە با بڵێن اختلافێکی ناو مەرجایەتیشی ئەشۆ هەیە لەسەر ئەم مەسەلەی ئاخرین جار کە ئەو دەست پێشکەری کرد بۆ کتلەی ئەکبەر لیان تێگا ینی بەیتی شیعی بە تێکدەری بەشێک لەم مەسەلەیە ئەزانێ و دوای ئەوە کە پەنای گرت بۆ پەخستنی کاری نوێنەرایەتی ئەوە بوو کە دەست پێشخەری کرد بۆ ئیستیقالەکردنی نوێنەرەکانی لە پەرلەمانی عێراقا و ئێستاش باس لە اعتیزالی سیاسیەکات و دوجار ئەو موقیفەی بەڕێز حایری وەکو ینی مەرجعیەتێکی معتەبەری شیعە کە باسی لەوە کرد ئەولەویەت بۆ قومە و ڕابەری کۆماری ئیسلامی ئێران
ڕەوایەتی لە پاشکەوتەیە بۆی هەیە ینی تابعی ئەو بێ ئەم موقفانە ینی نەوعێک لە یەسی مەزەبی دروست کردووە و ئەم یەسەش تا ئێستا حەسم نەبووە نازانی لە بینی مەرجعەتی نەجەف و مەرجعەتی قوما چۆن حەسمە بێت ئەمانە هەمویان هۆکارن بۆ ئەوەی کە با بڵێن هەڵوێستەکانی سید موقتەدا سەدر وەکو پێویست نەخوێنێتەوە یاخود نەبیندێت و ئەوەی کە لە ناو طبیعەتی ویلایەتی فەقیه و مەرجعەتی باڵای شیعەیە دیرایی نەبێ بەم مەسەلانە نازانێت سید موقتەدا سەدر لەکوێوە مامەڵە لەگەڵ مۆقفە سیاسیەکانە ئەکات پێش هەموو شتێک ئەگەر ئێمە باز لە کارنامەی سیاسی کوردستانی بکەین وەک بەشێک لە پرۆژەی هاوبەشی نیشتیمانی عێراقی من بۆ خۆم هیچ کارنامەیە نابینم ینی ئەوەی کە ڕوویاوە تەنها ئەوەیە کە ئێمە وەکو کارکتەرێکی ناو ڕووداوەکان و وەکو کارکتەرێکی ناو گفتوگۆکان هەین ینی بۆ نمونە ئەوە دوو جلسەی گفتوگۆی نیشتیمانی ئەنجامدرا و ڕۆژی دووشەممەی ڕابردوو دانیشتنی دووەمی بوو کە بەڕێز مستەفا کازمی داوای دانیشتنی دووەمی گفتوگۆی نیشتیمانی کرد ینی ئەو فراکسیۆنانەی کە لەم هەرێمەوە چوون بەشداری ئەو گفتوگۆیان و دانیشتنی دۆمەیان کردووە لە هیچ ئاستێکی میدیایی ڕسمی و غیری ڕسمیشەوە شتێکیان بەیان نەکردووە تا بڵێن وەڵا ئێمە ینی ئامادەبوونی ئێمە لە دانیشتنی دووەمی گفتوگۆی نیشتیمانیە و پابندی ئەم پلتفۆرمە بێت یاخود ئەمە کارنامەی سیاسەکی ئێمەیە ئابم کارنامەیەوە ئەچین بۆ ئەم دانیشتنە ئەمە نابینین ئەمە یەک دوو جگەلەوەی کە کارنامەی سیاسی سەر بەخۆیان نییە هەر وەکو هێز و لایەنێکی سیاسیان لەوەش خراپتر ئەوەیە تاکو ئێستا نەیانتوانیوە ئەسڵەن بیر لە پێکێنانی کارنامێکی سیاسی هاوبەشی کوردستانیش بکەنەوە ینی هەمویان پێکەوە نازانین چ کارنامەیەکیانەوە بەجیاش نازانین چ کارنامەیەکیانێ بەڵکو ینی وەکو چۆنە لێ لەگەڵ شەپۆلەکە ئەڕۆن لەپەر شەپۆلەکە ئەڕۆن ئیتر نازانین ئایا تەنها بۆ ئەوەیە کە ئەگەر ئەم مۆدێلە لە کاری سیاسی مانەوەی خۆی مسۆگەرگرت ئەمان بە پشک و ئیمتیازاتەکانی پێشوەتیا بمێنەوە یاخود ئەگەر مۆدلێکی سیاسی تازە هاتە سەر حکوم ئەمان وەکو پاشکۆیەتیەکی ئەو مۆدلش بارنەوە بێجگی خۆیان بکەنەوە لە کاتێکا کە ینی دروست ئەوەیە کە ئەمان وانە بن بەڵکو ئەسڵ ئەوەیە ئێمە بەپێی کۆمەڵێک سەوابەتی دەستوری کە تعریفی نظامی سیاسی کراوە و ئێمە ئەتوانین ئەو سەوابتانە بۆ نظامی سیاسی بەیان بکەین بڵێن ئێمە بم کارنامە سیاسیەوە دێنێنەوە بۆ نمونە نظامی فیدرالی لەسەر وەکو یەکێک لە دەستکەوتنەتەوەی نیشتیمانەکانی ئێمە جێگیر کراوە لە دەستورە هەر قسەکردنێک لەسەر پێگەنانی نظامی سیاسی بکرێت مەفروزە یعنی لە کارنامە و پلتفۆرمی نیشتیمانی کۆی هێزولایەنە سیاسی کوردستانەکانی بەشدار لە پرۆسی سیاسی عێراقا ئەسڵ ئەوەیە پێداگیری بکەن بڵێن هەر هێزولایەنێکی سیاسی تعریفی بۆ پێگەنانی نظامی سیاسی لەسەر ئەساسی فدرالی نەبێ لەگەڵیانین لەسەر ئەساسی دیموکراسی نەبێ لەگەڵیانین لەسەر ئەساسی کۆماری نەبێ لەگەڵیانین و لە دەرەوەی مارشتێکی بوو خۆی گرنگەوەیە تۆ ینی ئیندیماج نەکەی لەگەڵ ئەمەیە ینی با بڵێن ئەسڵی کارنامەی سیاسی هاوبەش گزارشە لە کارنامەیەکی کوردستانی و نیشتیمانیانەی کوردستانی بۆ بەشدار بوون بەداخەوە ئەمە نابینین بۆیە کاتێک کە ئەمە نابینین ینی جێی خۆیەتی بە نیگەرانیەوە ینی ماینە ڕەحەتیە کە ئەبینین لەوێ تۆ بەشداریت لە گفتوگۆ نیشتیمانەکانە بەڵام بەبێ کارنامەیەشی سیاسی نیشتیمانی ڕوون و ڕاشکاو ئەنی هاوپەیمانەتیە کراوە لە بینی پارتی دیموکراتی کوردستان و ڕەوتی سەدر و بەرەی سونەیە ئێمە نازانین تاکو ئێستاش ئەم هێزە کوردستانیە لەسەر چه ئەساسێک چۆتەنە ئەو هاوپەیمانەتیەوە و بە ناڕاستە خوشت بەیان کراوە بەڵام تۆ کە هاوپەیمانەتی ئەەکەیت لەم لاشەوە ئیدعای خاوەنددارەتی لە پرسی کوردستانی هەرێمی کوردستان ئەەکەیت مەفروزە بێمنەت بیت ڕای بگەێنی بۆ شەقامی کوردی بڵێ کاکە من لەسەرم ئەساس ئاچمە ئەم هاوپەیمانەتیەوە بۆ لانی کەم پێمان بڵێ کاکە ئەگەر هەمواری دەستوری هەرێم این دەستوری هەمیشەی 2005 عێراق هاتەکایەوە من خاوەنددارەتی لە هەموو ئەو سەوابتە دەستوریانە ئەەکەم کە شایستەنەتەوەی نیشتیمانەکانی کوردستانە پارێزێت لانی کەمە منمان پێ بڵێ پێمان ناڵێ نازانین لەسەر چه ئاسێک ینی لەسەر چ بنەمایەک
بەشداری ئەم هاوپەیمانە تێکردووە وەلەو لاشەوە هێزی ترمانەیە کە بەشداری گفتوگۆکانی تاری تەنسیقیەکات یاخود بە هەر نەوعێ لە نەوەکان لەگەڵ هەر هێزولایەنێکی تریش دەرەوەی ئیتاری تەنسیقیش کۆبنەوەی کردووە نازانین ینی نەکارنامەیەکی سیاسی عراقیانەی دیموکراسیانەی هاوبەش لە بینیانە هەیە نەخۆشیان وەکو هێزە کوردستانەکان خاوەنی کارنامەیەکی سیاسی هاوبەشن ئەمە بۆیە ئەمامان گەینێتەوە قەنەعەتێک ئێمە نیگەران بین لە بەشداریە چونکە نازانین ئەو گۆڕانکاریانەی کە لە نەتیجەی ئەو گفتوگویانە دێنە پێشەوە یاخود ئەو تەحالفات و ئیتلافاتە سیاسیانەی کە هێزولایەنە سیاسی عراقیەکان ئەنجامی ئەدەن چی لە سەوز ئەبێت و دوجار پشکی ئێمە وەک بەشێک لە پرۆژەی هاوبەشی سیاسی نیشتیمانی عراقی بەچوو ئەگات بۆیە جێی نیگەرانیە و من پێم وایە هەتا هێزولایەنە کوردستانەکان بم شێوەیە بەشداری کۆی ئەو گفتوگویانە کەنجا گفتوگۆکان سیاسی بن یان نیشتیمانی من پێم وایە ینی بەرەنجامێکی باشی نابێت.